تاقیکردنەوەی وزاری قۆناغی نۆی بنەڕەتی لە سەرانسەری کوردستان دەستی پێکرد کە 129,862 قوتابی تێدا بەشداریان کردووە. تاقیکردنەوەکان لە 15 بۆ 26 ئەم مانگە بەڕێوە دەچێت. تاقیکردنەوە گشتەکان لە وەزارەتی پەروەردە بەڕێوە چێ و تاقیکردنەوەیە تاقیکردنەوەیکی نیشتیمانیە ئەمڕۆ لە سەرانسەری کوردستان دەستی پێکردووە. ئەم ساڵ ڕاست ئەوان لە ناو قوتابخانەکانی خۆیان تاقیکردنەوەکەن، بەڵام ئەم ساڵ یاریدەری بەڕێوەبەری قوتابخانەیەکی دەرەچی دەبێتە بەرپرسیار لە قوتابخانەیە کە ئیمتیحانی پۆلینۆی تیاکرێواتەوە مامۆسایە ئەو یاریدەرە هیچ پەیوەندیشی بۆ قوتابخانەیە نیە، لە قوتابخانەیەکی دیکەوە دەچێت تەواوی بەرپرسیارەتی تاقیکردنەوەکانی پۆلینۆ لە ئاستۆوەگرێت لە وەرگرتنی پرسیار، لە تەوزیعکردنی پرسیار، لە چێکردنەوەی چاودێری هۆڵەکان و تەواوی بەرپرسیارەتەکە ئەو لە ئاستۆیەگرێت. بۆیە پرۆسەکە الحەمدوللا ئەمڕۆ دەستپێشی و باشی بەڕێوەچێ. قوتابیان لە هەمان قوتابخانەکانی خۆیان تاقیکردنەوەیان ئەنجام داوە، بەڵام بەڕێوبەر و مامۆستا سەرپەرشتیارەکانیان گۆڕانکاری بەسەردا هاتووە و هۆڵەکان پێشتر ئامادەکرابوون. قوتابیانیش باز لە بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکان دەکەن. ئارامی هۆڵەکان و تاکو و قوتابی بتوانانی لە کەشێکی ئارام و کەشێکی پەروەردەیان تاقیکردنەکانی خۆی ئەنجام بدە. و سەبارەت بە بابەتی تەکنیکیەکانیش ئێمە ڕامان سپاردوو لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە هەر پەروەردەیەکی قەزا لە لێژنەی ئەزمونیان هەیە، لێژنەیەکی تەکنیکی دابنێن سەبارەت بە دوواداچوون بە مەبەستی بە دوواداچوونی کارەبا و دابینکردنی فێنکەرەوەکان. ئەوڕۆ وەک قوتابیەکی پۆلینۆ یەکەم بابەتی تاقیکردنەوەکان زانستمان هەبوو. تاقیکردنەوەکە وەکەوەی چاوەڕوان دەکرا دەمانگۆ قورسە بەڵام ئاسان بوو، ینی هۆڵێکی ئارامیان لۆ ینی دابین کردبووین و هەروەها ینی لە ڕووی هەموو شتێکەوە هۆڵەکە لە هیچی نەقس نەبوو. یەکەم ڕۆژی ئیمتحانمان هەبوو بابەتی زانست، تاقیکردنەوەکی باش بوو. تەنیا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 39,309 قوتابی پۆلینۆی بنەڕەتی بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە کە ئەم ژمارەیەش دابەشی سەر 605 هۆڵی تاقیکردنەوە کرابوون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.